بینەرە عەزیزەکانی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ مەسیدات بابانیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانی وەرزش هاتمەوە خزمەتتان بینەرانی عەزیز بۆ ئەم هەفتەی بەرنامەکە ئاسۆڕ ڕۆستەم یاریزانی نێودەوڵەتی کوردی هەڵبژاردی عێراق و یانەی شورتە میوانمە و لە ستودیۆ لەگەڵمانە دواوێکەوە لە ماوەی ڕابردوو بە فترێکی زەمەنی ناوازە و زێڕیندا تێپەڕی و ئێسەر لەو ماوە زێڕینەدایە کە لەگەڵ یانەی شورتە بەشداری جامی شا سەلمانی عەرەبی کرد بۆ یانە پاڵەوانەکانی عەرەب و توانیان خۆیان بگەێنە قۆناغی چوار گۆشەی زێڕین و لەو پاڵەوانە تێشدا بەرامبەر هەرێک لە یانەکانی ئیتیحادی سعودی کە کەریم بەنزیمە و کانتی و چەندان یاریزانی گەورەی تریاری بۆ یانێ دەکەن و هەروەها یانی نەسری سعودی کە کریستیانۆ ڕۆناڵدۆ و سادیۆ مانی و چەندان یاری دیزانی گەورەی تر ئەم یانەیە یاریەکەن ئاسۆ ڕۆستەم توانیتی بەرامبەر ئەمانە یاری بکات و مێژوویەکی گەورە بۆ خۆی بنووسێتەوە لەوانەیە ئێمە لە ماوەی ڕابردووە یاخود ئاسۆ ڕۆستەم خۆشی لە چەند ساڵێک پێشیستە چەندی جار لەوانەیە ئێمە مناقەشەیەکمان کردبێ لەسەر هەرێکی لەم یاریزانە گەورانە کە بۆنەوە کریستیانۆ ڕۆناڵدۆ بە میسیوانە بەڵام ئێستا ئاسۆ ڕۆستەم گەیشتوتە ئاستێک توانیوتی بۆ نمونە لە یاریەکدا بەرامبەر کریستیانۆ ڕۆناڵدۆ یاری بکەوە تەنانەتەوە خەشی لەگەڵدا بکات و وەکو دوو یاریزانی گەورە بەرامبەر یەکتری بوەستنەوە ئێمە ئەمڕۆ لە ستۆدیۆ میوانداری ئاسۆ ڕۆستەممان کردو و کۆمەڵێک پرسیاری ئاراستە دەکەین کە هەم لە سەرەتای گەیشتنی بەم ئاستە و سەرەتای دەستپێکردنیە و تاو گەشتی بەم فترە زەمەنیە دەکەین کاک ئاسۆجان سڵاو لێبێ و بەخێربەی بۆ سوودەکەم. زۆر سپاس کاکسیدات زۆر سپاس بۆ کەناڵەکەتان دەستخۆشتان لێ یەکەم هیوادارم بتوانین چەند ڕوونکردنەوەیەک و چەند باسێکی بچووکی ئەو فترەیە بکەین کە لەو بتوڵەیە بووین و چۆنێتی گەیشتنمان بەو فترەیە کە ئێستا وەکو باست کرد فترەیەکی زێڕینە کە لە ئاستی منە هەیە و ئینشاڵڵا بتوانین شتێکی جوان ڕوونکەینەوە بۆ بینەران و بۆ هەوادارانی وەرزش لە کوردستان. کاک ئاسۆ سەرەتا پێم خۆشە پێشە بچمە لای فترە زەمەنیەکە باسێکی سەرەتای دەستپێکی ئاسۆ ڕۆستەم بکەم. ئاسۆ ڕۆستەم سەرەتا چۆن دەستی پێ کرد چۆن گەیشت بەمە؟ کاکسیدات هەر یاریزانێکمان کە لە ئێمەش نا هەر یاریزانە جیانەکانیش طبعاً بە سەرەتایەکی قورسداتی تپەڕێت منیش یەکێکم لەو یاریزانانەی کە وەکو هەموو یاریزانەکان لە فەریق شەعبیەکان و لە کۆڵانەکان دەستمان پێ کردو و طبعاً سەرەتا یاریکردنیم بۆ نادی ئەگەڕێتەوە بۆ یانەی نەورۆز کە لە لاوانی یانەی نەورۆز دەستم پێ کرد طبعاً نادی سلێمانیمان تێپەڕاند و نادی پێشمەرگە و دوایەوە دهۆک و ئینجا هەولێر و هەموو ئەو یانانەی کە یاریمان بۆ کردووە سوپاس بۆ خوا کە جێگە دەستمان دیار بۆ لە هەریانەیەک یاریمان کردووە بڵێ بە دڵنیاییەوە چەند بربەستێکی قورسمان بڕیوە تا گەشتوین بەو ئاستە سوپاس بۆ خوا کە ئەو هەوڵ و ماندووبانەی کە یاومانە و ئەو تێکۆشانەی کردومانە بەرهەمەکەیمان وەرگرتووەتەوە لەم کۆتایانەی چەند ساڵی ڕابردووە. کاک ئاسۆ پێم خۆشە لەسەر بابەتێک پرسیار لێکم بیرمە پێش ئەوەی کەوا بۆ خولی عێراق پەیوەندی بە یانەی نەورۆزەوە بکەیت بە سەرزارەکی لەگەڵ یانی پێشمەرگەی سلێمانیە ڕێککەوتوو بکە یاریان بۆ بکەیت بەڵام لە پێشەوە گیرە بزنەکەی ئامادەی دەربڕی ئەو کاتەکەەوە یانی نەورۆز هەنووت کێشەی داراییمان هەیە و ڕەنگە نەتوانین بەشداری خولی عێراق بکەین یاخود بە شێوی لە شێوەکان بەڵام تۆ ئامادەی دەربڕی بە خۆڕای یاری بۆ یانی نەورۆز بکەیت لە خولی عێراق ئەمە پێ دوایە تا چەند خاڵی وەتەرخانی ئاسۆ ڕۆستەم بوو بۆ گەیشتن بەم فترەیە؟ بڵێ بەدڵنیایە وەکو باسمان کرد ئێمە لەم شارە گەورە بووین طبعاً بەشداری نەکردنی یانەی نەورۆز ساڵی پار بوو بە هۆکارێک کە ئەوەی کە شاری سلێمانی لە بواری وەرزش خەریک بوو یعنی تقریباً لەناو ئەچوو یعنی خەریک بوو لە کوژانەوەیە بوو بۆیە یانەی نەورۆز کە سەرکەوتەوە باری داراییان تۆزێک نالەبار بوو ینی وەزعی نادی باش نەبوو ینی بەڕاستی لە دڵەوە پێمان ناخۆش بوو کە ئەو یانەیە ینی ماندووبوونێکیان کێشا بوو کە تا گەشتبوون بۆ خولە طبعاً هەمومان ئەزانین خولی عێراق ئێستا
خولێکی وەکو خولی پیشەگەر ئەگەر پیشەگەریش نەبێ وەکو خولی پیشەگەر چاوی لێ یەکرێ و ئەبێتە پیشەگەریش طبعا لە ئیشیانە هەیە بیکەن بە پیشەگەریش مەبەستی من لەوەدایە کە یانەکانی عێراق ینی خولی عێراق ئێستا چاوی هەموو جیهانی لەسەرە ینی دەبینین ئێمە یاریزانەکانی خولی عێراق لە یانە گەورەکانی خەلیج و وڵاتانی دەرەوە بانگێشیان دەکەن بۆ یاریکردن بۆیە پێم ناخۆش بوو کە ئەو وەزعە بەسەر ئەو یانەیە کە پێویستیان بە ینی هاوکاریە ئاخۆ بە هەر شێوازێک هاوکاری بێ من لەوانەیە چاوەڕێم نەکردا یانەی نەورۆز بۆندم پێشکەش بکە لەبەرەوەی کە من ساڵی پێش ئەوە خۆم لایەنەی نەورۆز لە خولی کوردستان یاریم کردەوە حتا بۆ پلەیەکی عێراقیش یەکێک بووم لەو یاریزانانەی کە هاوکاریان بووم و لەگەڵیان بووم بۆیە بڕیاری ئەوەمدا کە هەڵوێستێکم هەبێ ئاخۆ ئەگەر هەر بە پۆستەکەی منیش بێ لەوانەیە چەندین یاریزانی تر دوای منیش ئەم هەڵوێستە جوانیان هەبوو بۆیە بە باشم زانی ئەو هەڵوێستە بنوێنم ینی هەر لەو کاتێشا من داوای لێبوردنم لە یانەی پێشمەرگەی سلێمانی کرد لە بەروی من بەزارێکی لەگەڵ ئەوانە ڕێکەوت بووم لەسەر هەموو شتێک وابزانم چەند تەمرینێکشم لەگەڵاکردن هەتا لە یاریکی ودیش ئامادە بووم لەگەڵ یان وەڵام بەشداریم نەکرد بۆیە ئێستش هەر داوای لێبوردنیان لە یەکەم لەبەرەوەی من ئەوانیش طبعا زروفی منیان لەبار گرت ینی زانیان کە ئاخۆ من چمە بەستێکم هەیە ئەو پۆستاکەم و چم بەستێکم هەیە ڕوو لایەنەی نەورۆزەکەم بەڵێ سوپاس بۆخوا کە ڕوومان لایەنەی نەورۆز کرد و جێگە دەستمان دیار بوو ینی لایەنەی نەورۆز پار وەکو ئاشکرایە کە من دووەم گۆڵکاری خولی عێراق بووم طبعا بە هاوکاری یاریزانان و دەستەی کارگێڕی و ڕاهێنەرەوە بۆیە بەڵێ بەدڵنیاییەوە خاڵی وەرچەرخانی من بوو لە خولی کوردستانەوە بۆ خولی عێراق با باسێکی ئەزمموی ینی سالمیە بکەین کاگاسۆ یانی سالمی کوێتی تا چەند کاریگەری هەبوو لە بەرەو پێشبردننی ئاسۆڕۆستەم وە یاخود پیشەگەربوونی ئاسۆڕۆستەم کە دواتر گەشتن بە هەڵبژاردی عێراق تا چەند یاریکردن لە سالمی کوێتی کاریگەری هەبوو بۆ بانگێشکردنت بۆ هەڵبژاردی عێراق وە دواتریش واسێنانت لە یانی سالمیە بۆ طبعا هەریانەیە کە هەر پاڵەوانێک نەک هەریانەیەک هەر پاڵەوانتیەک کە بەشداری تیاکەی طبعا سوودی خۆی هەیە قازانجی خۆی هەیە طبعا ئیجابیات سلبیاتیشی هەیە خراپەشی هەیە یانەی سالمیە طبعا من کە ڕۆشتمە ئەو یانەیە دوو ڕاهێنەر دانەیەک سڕبی دانەیەک وەبزانم سڕبی بوو لەگەڵ بەلجیکی بوو وەبزانم لەگەڵمان بوو لەگەڵ دوو ڕاهێنەری کۆیتی ینی طبعا ڕاهێنەرە کۆیتەکە بە شێخی مدەڕبینی کۆیت ناسرا بوو یەکێک بوو لە ڕاهێنەرە گەورەکانی کۆیت و ئەو دوو ڕاهێنەرەشێکیان ڕاهێنەری جەستەیی بوو ئەو سڕبیەکە و ڕاهێنەرەکەی تریش یاریدەدەری ڕاهێنەر بوو بۆیە طبعا من لەو بوارەیە لەو یانەیە ئیسفادەیەکی چاکم کرد وەکو بڵێن خیبرەی یاریزانی دوای ئەوە کە من لە خولێکی جیاوازی وەکو خولی کۆیتی بەشداریم کردووە چەندین یاریزانی باش باشی تێدا بووە یانەی کۆیتی کە بە باڵادەستی خولەکە چەند ساڵی ڕابردوو تێدایە طبعا هەموو ساڵێک بەشداری خولی ئاسیایی ئەکا خولی ئاسیایان هەیە بۆیە من ئیسفادەیەکی باشم کرد لە ئەوان دوای ئەوەی کە بانگشتی هەڵبژاردەی عێراقیش کرام طبعا با نەڵێن هۆکاری سەرەکی یانەی سالمیە بوو طبعا من بە هۆکاری سەرەکی یانەی نەورۆز ێزانم چکە من لە یانەی نەورۆز زۆر باشتر لە یانەی سالمیە دەرکەوتم طبعا وەکو باسم کرد یانەی سالمیێش بۆ خۆی سوودێکی باشی بە من گەیان ئاخۆ لە ڕووی ئەوەی کە بانگێشی هەڵبژاردەی عێراق کرام یاخود لە ڕووی ئەوەی کە ئاسۆ ئاستی بەرز بێتەوە ئەتوانی هۆکاری واسێنانەکەت لانی سالمی ماوەیەکی کورد لەگەڵ ئەو یانە بەردەوام بەرچەنە گۆڵی باشیشت بوو کرد و ئاستێکی باشیشت هەبوو لەگەڵ ئەو یانەیە بەڵام لە پڕێکە بە ڕەزامەندی دوولاگرێ بەستی نێوانتان هەڵۆشانە و گەڕایتەوە عێراق و پەیوەندی بەیانی شڕتەوە کرد طبعا وەکو پێشتریش باسمان کرد من ماوەی 5 بۆ 6 مانگ لە یانەی سالمیە بووم دوای ئەوەی کە پەیوەندیم بەیانەکەەوە کرد پێم وایە بە جام و بە خولەکەوە
تقریبان 14 یاریم کرد توانیم 9 گۆڵ تۆمار بکەم بەڵام بەداخەوە یعنی بۆی بەردەوام بوون لە یانەکە بەردەوامی یانەکە لە نەدانی شایستە دارایەکانم بۆ ماوەی 4 مانگ 5 مانگ بەسەریەکەوە یعنی ئەمە هۆکاری سەرەکی ئەوە بوو کە من بگەڕێمەوە واز لە یانەکە بێنم تەبان بە ڕەزامەندی هەردوولانە بوو بە لێرە بڵێم من بەتەنیا خۆم وا بڵاو کرایەوە کرد لە سۆشیال میدیا و لە تیڤەکانەوە بڵاو کرایەوە کە بەڕەزامەندی هەردوو لە نەخێر من خۆم وازمێنا طبعاً بە هاوکاری پارێزەرەکەم کە پارێزەرێکی تونوسیم هەیە ئێستش ئیش لەسەر ئەو داوایە ئەکا لە محکەمەی سویسرا بۆیە من وەکوتم لەبەر نەدانی شایستە دارایەکانم کە بۆ ماوەی 5 مانگ بەسەرێکەوە پێیان نەدابووم گەڕامەوە خولی عێراق کەوایە بینەرانی ئازیزیەوەش ئاگدار بن بەڕەزامەندی هەردوولانە بووە کە وەکو پێشتر باس کراوە ئاسۆ ڕۆستەم خۆی بەرێکەوە شایستە دارایەکانیان نەداوە پێی واسێنانی خۆی لە یانەکە ڕاگەیاندووە کاک ئاسۆگەر باسێک لە بانگێشکردن بۆ هەڵبژاردەی عێراق بکەین هەڵبژاردەی عێراق کاتێک سەرەتا بانگێش کرای بۆ یەکەم جار بەم هەڵبژاردەیە چ هەستێکەکە بۆ لە کاتێکا بۆ ئەمە خەونی هەموو یاریزانێکە بگاتە ئەم ئاستە و بانگێشتی هەڵبژاردەی عێراق بکرێت طبعاً وەکو باست کرد یعنی ئەمە خەونێکە بۆ هەموو یاریزانەکە لە سەرەتا یاریکردنیا بێ بانگێشتی هەڵبژاردەی عێراق بکرێت طبعاً وەکو باسمان کرد هەوڵ و ماندووبوونێکی زۆر گەیاندینی بۆ ڕۆژە بۆ یەکەم جار کە بانگێشتی هەڵبژاردەی عێراق کرام طبعاً هەستێکی زۆر خۆشم هەبوو یعنی باوەڕەکەی یعنی لە گریان نابووم کە پەیوەندیان پێوە کردم کە من بانگێشتی هەڵبژاردەی عێراق کراوم بۆ بتوڵەی بتوڵەیەکی ودی کرابوو لە ئوردن یەکەم جار بوو کە من بەشداری بتوڵەیە بکەم یان بەشداری یاری بکەم لەگەڵ هەڵبژاردەی عێراقا طبعاً هەستێکی زۆر خۆش بوو بۆ من دوای ئەوەی بۆ دووەم جاریشکە بانگێشتی هەڵبژاردەی عێراق کرام لە جامی کەنداو ئەوە بوو کە سواز بۆ خوا جامەکەمان بەدەستهێنا و کاریگەریەکی باشمان هەبوو لە هەڵبژاردەکە کاساس خۆی سەرەتا پەیوەندی پێوە کرد یاخود لە ڕێگەی ئیتیحادی عێراقی و پەیوەندی پێوە کراکەوە بانگێشتی هەڵبژاردەی عێراق کراوی سەرەتا طبعاً پێشوەختە کاپتن مادی کەریم کە مدیری فەریقە لە هەڵبژاردەی عێراق پەیوەندی پێوە کردم کە من بانگێشتی هەڵبژاردەکە کراوم پێش ئەوەی کە قایمەی منتەخەب بڵاو بکرێتەوە بۆیە من خۆشحاڵیم دەربڕی بۆ ئەوان کە من ئامادەم بۆ هەڵبژاردەی عێراق یاریکەم بە خۆشحاڵیەوە کە ئەوان کتابی ڕسمیان نرد بۆ یانی سالمێ کە من پەیوەندی بکەم بە هەڵبژاردەی عێراقەوە و یانی سالمێش خۆشحاڵی خۆیان دەربڕی کە یاریزانێکیان بانگێشتی هەڵبژاردەی وڵاتەکەی خۆی کراوەتەوە طبعاً وەکو پێم وتی من لەلایەن مەهدی کەریمەوە بانگێش کرام یعنی پەیوەندی پێوە کردم کە بانگێش کراوم بۆ هەڵبژاردەی عێراق کاک ئاسۆگەر پرسیارێک لەسەر ئەوە بکەم لەوانەیە لای زۆرێک ڕشەقامی وەرشی لە کوردستان ئەم پرسیاریان هەبێ یاخود زۆرێک لە هەندەرانی ئاسۆ ڕۆستەم یاخود هەندەرانی یاریزانە کوردیەکان ئەم پرسیاریان هەبێت یاخود هەندێک چۆن بڵی ڕای جیاوازیان هەیە لەسەر ئەم باسە و هەندێک پیان وایە جیاوازی ئەکرێت هەندێک پیان وایە ناکرێت لە ڕیزی هەڵبژاردەی عێراقا لە نێوان یاریزانە کوردەکان و عەرەبەکانە جیاوازی ئەکرێت هیچ فەرق و جیاوازیەک هەیە لە ماوەی ڕابردوو لە جامی کەنداوە کە بینیمان تۆ ئاسێکی بەرز پێشکەش و بەرامبەر سعودیە گۆڵ تۆمار کردو لە ماوەی کەمە بەڵام یاری داهاتوو لە ڕاهێنەر لە زیاترکەوە یاری زیاترت پێ بکە کاتی زیاترت بداتێ بەڵام هەر یاری داهاتوو تۆی لەسەر کورسیەکدا نابوو ئایا سەرڕای ئەوەی ڕاهێنەرەکە ئیسپانی و ستافەکە ئیسپانین ئایا هیچ جیاوازی ئەکرێەوە لایەن مشریف و ئیتیحادی عێراقیەوە یاخود سەرپەرشتیارانی هەڵبژاردەی عێراق جیاوازی ئەکرێەوە دە زۆرە دەنە کارەکانی کاساسکەوە بۆ جیاوازیکردن لە بین یاریزانی کورد و عەرەبە طبعاً کاکسی داد ئەوە مۆزوعێکی زۆر گرنگە ئەوە ئێمە باسی لێوە بکەین بۆیە بەدڵنیاییەوە جیاوازی ئەکرێت ئاخۆ تەنها لە یاریزانە کوردەکانی ئەکەن یاخود لە یاریزانەکانی تری ئەکەن
طبعا جیاوازیکی زۆر جیاوازینا تەداخولاتێکی زۆر هەیە کە چەند ساڵێکە هەڵبژاردەی عێراق و اتحادی عێراقی بەدەست ئەو کێشەوە دەناڵێنن پێم وایە کۆتا جار دوێنێ بوو کە قایمی هەڵبژاردەی عێراق ڕاگەیاننا بۆ بتوڵەی تایلەند چەند یاریزانێک بانگێش کراوە بەڕاستی جێگەی سەرنجە کە باز بکرێت کە ئەوان لە هیچ یانەیەک یاری ناکەن ئێستا پەیوەندیان بە هیچ یانەیەکەوە نییە پێشتریش ئاستێکی وایان نیشان نەداوە کە بانگێشی هەڵبژاردەی عێراق بکرێن بەداخەوە من خۆم بە مەخدوور دەزانم بەڵام ئەتوانم بڵێم چەندان یاریزانی تری کوردیش هەیە ئەوانیش ینی ئەو کێشیان هەیە کە لەلایەن هەڵبژاردەی عێراقەوە غەدریان لێ ئەکرێت خۆزگە ئێمە بۆ خۆمان هەڵبژاردەیەکمان هەبوایە چاومان لە دەستی کەس نەبوایە ئێمە ینی لەناو خۆمان ئەم نافسەیەکمان دروست کردایە بۆ هەڵبژاردەی خۆمان ئەو ئیشەمان کردایە نەخۆ بۆ هەڵبژاردەیەک کە بە ئاشکرا دیارەکە ینی تەداخلات دەکرێت یان ئیش لەسەر ئەوە ئەکرێت کە بانگێشی هەڵبژارد یاریزانە ئەو یاریزانانەی کە بەڕاستی سوود بە هەڵبژاردەکە کە بانگ ناکرێت جیاوازەکە لە نێوان یاریزانی کورد و عەرەبە یان یاریزانی عەرەبی شەیە کە بۆنمە غەدری لێ ئەگرێت و بانگێش ناکرێت و ئەوان کە ئەم جیاوازیەکەن ئەم دەستێوەردا ناکەن بۆن لایانی کورد و عەرەبەکە لە بەرچاوەگرنیانەوە تا ئەو یاریزانانی تەناو یاریزانانی خۆیان مەبەستیانە بانگێشتێکن وەکو پێم وتی پێشتریش وتم دوێنێ کە قایمەی هەڵبژاردەی عێراق بڵاو کرایەوە چەند یاریزانێکی تیا شایانی ئەوە نین بەڕاستی چکە لە هیچ یانەیەک یاری ناکەن بۆیە من دەڵێم نەخێر بەس لەگەڵ یاریزانە کوردەکانی ناکەن ئەوان چەند یاریزانێکی دیاریکراویان هەیە کە اتحادی عێراقی پاڵپشتیان ئەکا کە بانگێشتی هەڵبژاردەی عێراقەکرێن بۆیە جیاوازیەکە تەنها لە یاریزانی کورد ناکرێت بەڵام بە تاکید لە یاریزانە عەرەبەکانی شەکرێ من بە نمونە چەند یاریزانێکت بۆیەنمەوە کە زۆر بە شایستەی هەڵبژاردەی عێراقن کە بانگێش بکرێن هەتا لەوەتەی کە کاساز هاتووە ئێمە باسی پێشتر ناکەین چەندێک کە ینی غەدریان لێکراوە زۆر کراوە لە سەردەمی یاریزانە سەردەمی ڕاهێنەرە عەرەبەکان بەڵام ئێستا کە ئەڵێن ڕاهێنەرەکە ئیسپانیە و غەدر لە یاریزان ناکە وەڵێ بەدڵنایەوە ئێستا یاریزانمان هەیە یاریزانێکمان هەیە وەکو بەسام شاکر یاریزانمان هەیە وەکو ئەمیر سەباح ئەوانەی کە لەگەڵ منان کە من ئاستیان ئەزانین لە لایەنەی شورتە جێگە دەستیان دیارە کە ئەوانە پاڵەوانی خولی عێراقن ئێستا کە بانگێشی هەڵبژاردەی عێراق نەکراونەتەوە ئەم جارەیانیش کە ئەحمەد فەرحانیان بانگ کردووەتەوە ینی ئەحمەد فەرحان طبعاً یەکێکە لە یاریزانە باشەکانی خولی عێراق ئەگەر باشترین یاریزانی خولی عێراق نەبێ بە ئەعلامی خولی عێراق کە ئەعلامی خولی عێراق ئەوەندە باسیەکە جاری پێشوو لە قایمەکەیان نەبوو بەڵام بە خۆشحاڵیەوە کە ئێستا بانگ کراوەتەوە بۆیە بەدڵنیایەوە من دەڵێم تەنها لە یاریزانی کوردی ناکەن ئەو شە لە یاریزانە عەرەبەکانی شێکن بەڵام بە شێوەیەک لە شێوەکەنانی هیچ جیاوازی مەبەستەکەم ئەوەیە ئەگەر کورد بیت هیچ فەرقت هەیە بۆ نەوەکو یاریزانی پلە دوو سیرتکەن لە چاو یاریزانەکانی عەرەبا یعنی بۆ منە ئێستا تۆڵی هەند یاریزانی عەرەبی شێ غەدریان لێ ئەکرێت بەڵام ئەگەر بێت و بۆ منە یاریزانە عەرەبەکان ئەگەر هیچ غەدرێکیان لێ نەکرێت بەڵام لە کوردەکەی هەر ئەکەن مەبەستەکەی من ئەوەیە طبعاً یعنی ئێمە بە ئاشکرا دیارە یعنی ئێمە لە جامی کەندا وەکو باست کرد من یاری یەکەم یاریم نەکرد کە یاری عومان بوو یاری دوم کە 30 خولەک بەشداریم کرد بزانم خولەکی 61 بوو بەشداریم کرد گۆڵم تۆمار کرد ئاستێکی باشم هەبوو هیچ نەبووە دەبووە لە یاری داهاتووتر ئەگەر بە شێوەیەکی سەرەکی یاریم نەکردا هیچ نەبووە فرسەتێکی ئەوەندەی تری پێ بدامە بۆ ئەوەی کە من بتوانم ئاستی خۆم زیاتر نیشان بدەم و خۆمی بۆ بسەلمێنم کە من یاری پێشوو سوتفە نەبووە کە باش بووم ئەوە من ئەو یاریش باش یاریەکەم بەڵام بەداخەوە دوو یاری بەسەر یەکەوە من هیچ یاریەک بەشداریم نەکرد بەڵام سوپاس بۆ خوا دواتر کە لە یاری کۆتایی فرسەی پێدام دیسانەوە جێگە دەستمان دیار بوو کە ئەعلامی عێراقی دیسانەوە جەختیان لەسەر ئەوە کردەوە کە بەشداریکردنی من هۆکاری سەرەکی بردنەوەی عێراق بوو. کاگا سۆگەر بینت لای ئەم فترە زیێڕین ناکرد باسێک ئەم فترە زیێرینەش بکەینکەوە بەشداری جامی شاه سەلمانت کرد و لە بەرامبەر هەرێک لە
ئیتیحاد و نەسر یاری کردو بەرامبەر کەریم بەنزیمە و کریستیانو رۆناڵدۆ ئەگەر هەردوو چۆن بڵێ هەردوو تیمەکە کە بەرامبەریان یاریت کردو من بە پرسیارە بیکەم چ هەستێکت هەبوو کاتێک لەوانە لە دەستگای تریش هەمە پرسیاریان کرد بێتەوە بەڵام پێم خۆشە ئەو لەمکەوە لە چ هەستێکت هەبوو کە ڕۆژێک لە ڕۆژان لەوانەیە چەند ساڵێک پێش ئیستەر بۆ نمونە کاتێک لە ڕەفیقەکان لەگەڵ هاوڕێکان تا لە شوێنێک دانیشتوونە باسی بۆ نمونە ئەوروپا کراوە یانەکانی ئەوروپا مناقەشێکتان لەسەر کریستیانو رۆناڵدۆ و میسی کرد دەبێت ئێستا تۆ خۆت بە واقعی بەرامبەر کریستیانو رۆناڵدۆ یاریەکەی ئەمە چ خۆشیەک چه هەستێکی هەبوو بۆت طبعا وەکو پێشتریش باسمان کردووە کە یاریکردن بەرامبەر ئەو بینینی ئەو یاریزانانە چەند جێگەی دڵخۆشیە و چەند چێژبەخشە بۆیە کە ئێمە سەرەتا بەشداری خولەکەمان کرد نەمان دەزانی کە بەر ئەو یانانە ئەکەوین یاخود بەر ئەو یاریزانانە ئەکەوین پێم وایە یەکەم جاریش کە یانەی شورتە ئەوەی کە من ئاگدار بووم پێیان خۆش نەبوو کە بەشداری بکەن لە کۆتایەکانە کە بڕیاری ئەویاندا بەشداری بکەن بە خۆشحاڵیەوە کە لە نزیکەوە ئێمە و یاریزانانەمان بینی طبعا کە بەرامبەر ئەو یاریزانانە یاریەکە یاخود لە نزیکە و یاریزانانە دەبینی دڵخۆشیەکی یەکجار زۆرت هەیە چونکە تۆ ئاوەتە خواز بووی کە لە یاریگایەک دانیشی کە ئەو یاریزانانە یاری بکەن کە لە نزیکەوە ئایان بینی طبعا جێگەی دڵخۆشیە و بەرامبەریشیان یاریەکەی تەوانەوە هەستێکی تایبەتە کە ناتوانین بڵێ چۆن وەسفی بکەی هەتاکو خۆت نەیبینی و هەتاکو خۆت لە چێژەکە نەبینی بۆیە بە دڵنیاییەوە جێکی زۆر دڵخۆشیە کە من لە نزیکەوە یاریزانانم بینی بە تایبەت کە ڕۆناڵدۆ خۆم معجبی سەرەکی ڕۆناڵدۆم کە وەکو بڵێم ئاوێنەیەکی منە کە لە وەرزشە کە دەزانین هەموو ئەلام و هەموو یاریزانە بڵێ زۆربەی یاریزانەکانی جیهانی و ئەلامی جیهانی زۆر دژایەتیان کردووە بەڵام ئەو کوڕە هەستەکەم هەتا دژایەتی بکرێت زیاتر سەر دەکەوێت زیاتر زاڵ دەبێت بەسەر وەزعەکەیە ئەگەر پرسیارێکت لێ لەسەر ئەزمونەی خۆت بۆ نمونە لەوانەیە هەندێک لە منداڵان ئیسەکە لە تەمەنێکی کەمان یاخود ئەو یاریزانە ئیسە لە خولی لاوان یاخود لە تازە پێگەیشتووان ئەوانە لە کورسانە یاریەکەن یاخود لە تیبە میلیەکان لە لاوانی تیپەکانە یاریەکەن خەونێکیان هەیە بەڵام پیان وایە قورسە بگەن بە ئاستێکی باڵا تۆ ئەزمموی خۆت تاقی کردۆ گەشتە بە ئاسێکی باڵا چیان پێ ئەڵێ چی بکەن ئەوانیش بەڕاستی لە شوێنی تریش باسی ئەوەم کردووە کە ئێمە بەداخەوە لە وڵاتێکین کە هەندێ شت قورسە یعنی هەندێک شتمان بەلاوە قورسە یعنی با بوارەکەی خۆمان باسکەین کە بواری وەرزشە بەڕاستی یاریزانان خۆیان هۆکاری سەرێکی ئەوەن کە ئەم وەزعە ئاوایە بەڵا بەداخەوە کە دوای ئەوەی کە یانەکان دێن کە ئەوانی شۆکارێکی ترن بۆ کوشتنی یاریزانان و دواکەوتنی یاریزانان کە بکەن بەو ئاستە بەڵێ من لێرەوە پێیان ڕائگەێنم کە هیچ شتێ قورس نییە ئەگەر خۆتی بۆ ماندووکەی خۆتی بۆ هیلاکەی ینی خۆتی بۆ تەرخانکەی کە لە ئاخۆ لە تەمری نابێ یاخود لە خواردن و خەوتن نابێ ئاخۆ لە ماندووبوو نابێ لە کۆڵنەدا نابێ کە هەر شتێک کە بتانی بگەی بە ئاواتەکەت با تۆ نەگەی بە ڕۆناڵدۆ با تۆ نەگەی بە میسی بۆ نمونە با نەگەی بە بنزیمە بەڵام دەتوانی من پێش ئەوەی بگەم بەوان گەشتم بە جامی خەلیج پێش ئەوەی بگەم بەوان خولی نایبی عێراقم بەدەستێنا یعنی ئەمانە هەمووی خەونێکن کە یاریزانێک بتوانێت بەدەستیان بێنێ مێژوویەکە بۆ خۆت تۆماریەکەی دوای ئەوە ئەنج ئەگەیتە تاموچێژی ئەوەی کە بگەی بە یاریزانێکی گەورە طبعاً تاکو تۆ ئەم پلانە نەبڕیت ناگەی بەوە تاکو تۆ لە یانەیەکی وەکو یانەیەکی پلەیەکی کوردستان و پلەیەکی عێراق بەشداری نەکەیت خۆت ماندوو نەکەی ئەو ئیشە قورسە ئەنجام نەدەی ناگەی بە بەرهەمەکەی بۆیە ئێمە ئەو پلانەمان هەمووی بڕێوە ینی بەڕاستی من لە پلەیەکی کوردستان یاریم کردووە لە پلەیەکی عێراق یاریم کردووە بەشداری خولی لاوانی کوردستانم کردووە بەشداری خولی کوردستانم کردو دوای ئەوە گەشتم بۆ ئاستەی کە بەشداری خولی عێراق بکەم و بگبم بە پاڵەوانی خولی عێراق و لە هەڵبژاردی عێراق جێگە دەستمان دیار بێ ئەمانە هەمووی یعنی کاتێکی زۆری ویست و هەروە بە ئاسانی نەبووە پێم وایە نزیکەی 13 بۆ 14 ساڵێکە من
ینی هەوڵ و ماندوو بوون ئەم 2023 بوو بە ساڵی ئاسۆڕۆستەم سوپاس بۆخوا کە جامی کەنداوم تیا بەدەست هێنا جامی خولی نایبی عێراقم تیا بەدەست هێنا گەشتم بە خەونێکی ترم کە بینینی یاریزانان و ڕکابەریکردنی ئەو یاریزانە گەورانە و لە دژیان یاری بکەی ینی ئەماش دیسانەوە بۆ خۆم دەستکەوتێکە و ینی ئەتوانم بڵێم هەموو کەسێک ئەتوانێت بگات بەمە ئەگەر بیاوێ پێی بگە. کاگا سۆوەکو دوا پرسیارە زانم تۆ سەرقاڵی و کاتی بەرنامەکەی میش ئەوە نەماوە وێزگی داهاتووی ئاسۆڕۆستەم کوێ بێ ئایا ئەم ساڵ ئاگدارم کە گرێبەستەکە و ساڵێکی ماوە لەگەڵ یانی شورتەیە ئەم ساڵیشە لایانی شورتای مێنیتەوە یاخود گرێبەستی تر لە دەرەوەی عراقەوە بۆ هاتووە پەیوەندیان پێوە بکەی. طبعا لە جێگەی تریش باسی ئەوم کردووە کە من لە چەند خولێکی جیاوازە و لە چەند یانەیەکی جیاوازەوە بۆندم پێشکەش کراوە لە وڵاتانی ئەفریقا و ئاسیاوە بۆیە من ئێستا لە ئێستا هیچ بڕیارێکم نەداوە تەنانەت هەر بۆندێکیش بۆمان دێت ئێمە ڕێز لەو بۆندانە ئەگرین لە بەرەوەی هەمویان یانەی گەورن و دیارە ئێمە بە شایستەی یانەکەی خۆیان ئەزانن بۆیە پەیوەندیمان پێواکەن. من لێرەوە سوپاسی هەموو یانەکەم لە یانەکانی عێراقەوە بۆ هەر یانەیەکی تری دەرەوە بێ بەڵام من ڕێزی بۆندەکەی خۆم ئەگرم کە لەگەڵ یانەی شورتایە هەمە کە بۆندەکەم 2 ساڵە لەگەڵیان ئەتوانم بڵێم هەتاکو لەگەڵ یانەی شورتایە دادەنیشم ینی پێم وایە لەم هەفتەیە بتوانم لەگەڵیان دانیشم پەیوەندیان پێوە کردوین و بەتەمان لەگەڵ یەکدانیشین و لەسەر بەندێکی بۆندەکەمان کە لە بەندەکانی ناو بۆندەکەیە هەیە دەبێت ڕێبکەوین لەسەر ئەو بەندە دوای ئەوە ئەتوانم بڕیاری خۆم دەم ئاخۆ لە یانەکە دەمێنینەوە یان ئاخودنا بەڵام بەو شێوەی کە یانەی شورتە دەیانەوێت پێم وایە یانەی شورتە نەهێڵێت کە من لە یانەکە بڕۆ. ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بووین کاگا سۆمڕۆ لەگەڵمان بووی سوپاس کە کاتی خۆت بێمە بەخشی و داواکەی ئێمەت قبوڵ کرد. ئێمە شانازیەکەین کە یاریزانێکی کورد گەیشتووە بەم ئاستە و نەک لەر لە کوردستانە لە سەرازی هەموو جیانە ئێمە شانازی بە ئاسۆڕۆستەمەوەکەین کە گەیشتوتە بەم ئاستە و ئەمەوێت دوا قسەت لە کۆتایی بەرنامەکە دواوتە چیت هەیە بۆ بۆ ئاسی خۆت چیت هەیە بۆ ڕاگەیاندنەکان کەوا بۆ من لەسەر ئاسۆڕۆستەم شتێکیان وتووە لە پێشووتردا یاخود بەم کاتەی ئیستا پێشوازیان لە ئاسۆڕۆستەم کردووە بۆ بەرنامەکەش چیت هەیە؟ من سەرەتا دەستخۆشی لە جەنابتانەکەم ینی جێگەی دڵخۆشیە کە من لای ئێوە میوان بووم لێرەوە زۆر سوپاسی هەموو ڕاگەیاندنەکانەکەم ینی بەڕاستی ئەم ماوەیە ینی جێگە دەستیان دیار بووە کە لەناو ڕاگەیاندنە باسی ئاسۆیان کردووە ئاخۆ بە هەر شێوازێک بێ من لێرەوە سوپاسی هەمویانەکەم. دوای ئەوە لێرەوە داواکاریەکەم لە ئەو یاریزانانە هەیە کە هیچ نەبێک خۆیان لە بەهرەیەکی تایبەتی خۆیان هەیە ئاخۆ لە بڵین هەر بەهرەیەکی خۆیان هەیە ینی مەهاریان یان سورعەتیان یا هەر شتێکیان کە وەکو خۆیان دەزانن کە ئاستیان باشە لێرەوە پیان ئەڵێم هەوڵ بدەن ماندوومە بن کۆڵ مەدەن هیوادارم بتوانن کە بەردەوام بن ئاخۆ هەر بربەستێک هاتە پێشیان داوایەکیان لێ یەکەم کە لە هەر بربەستێک کە هاتە پێشیان بتوانن بەسەریدا زاڵ بن ئیشاڵڵا دەگەن بەو ئاواتەی کە خۆیان هەیەە دەگەن بەو ئامانجەی کە خۆیان هەیەە و دووبارە دەستخۆشی لێواکم. بینەرانی ئازیز بەم شێوە گەیشتمە کۆتایی ئەڵقەیەم هەفتەی بەرنامەکەم لە کۆتاییشدا سوپاسی ئامادەبوونی ئاسۆڕۆستەم یاریزانی نێودەوڵەتی کوردی ئەڵبژاردی عێراق و یانی شورتە دەکەم کە ئەمڕۆ لەگەڵمان بوو ستودیۆکەی جوانتر بەرنامەکەی ڕازاوەتر کرد. سوپاس بۆ ئێوەشکەتە ئەم کاتە بینەری بەرنامەکە بوون. سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە ڕێز و سڵاوی سیدات بابانی قبول بفەرمونون تا ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکەی هەفتانەی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران